بچینە لای تەوەرەکانی ئەمڕۆمان. یەکەم تەوەری ئەمڕۆمان بە تەوەریکی تەندروستی دەست پێکەین، باسی نیشانە و هۆکاری کەمخوێنی و شێواز و چارەسەرەکەیەکەین کە ئازانین لەوانەیە ئەم گرفتە لە لای زۆر کەس ببێتە پرسیار ئەو کەسانەی کە کەم خوێنن چۆن بزانن نیشانەکانی چێتیانە دەرەکەوێ و ئایا هۆکار چیە لە پشت ئەمەوە کە ئەو کەسانە زۆر جاڕڵێ بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەر ئەم بابەتە و بزانین ئایا کەم خوێنی لە نێوان هەردوو ڕەگەزەکە وەکو یەکە یاخود زۆر جاڕڵێ لە لێوان خانمانە لەوانەیە ئەمە زۆر بەتی بکرێت یاخود چۆن بتوانین ئێمە چارەسەرێکی باشی بۆ بدۆزینەوە بۆی کە تەواوی ئەم پرسیارانە و هۆکار و نیشانەکانی ئێمە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستی بخەینە ڕوومیانداری زۆر بەڕێز دکتۆر ئەکرەم مەحموود ماکرۆک بەسپۆڕی نەخۆشیەکانی خوێن بەڕێزیان لە ستۆدیۆ ئەگەر بفەرمێن دکتۆر جان. بانی باش خێر دووبارە بەخێر بێت دکتۆر. بەخێر بێت دکتۆر، بەیانی باش. بابەتێکمان باس کرد بەر لێ بچینە لای تەوەرەکەمان، دەستپێکی ڕۆژ و ئێوە ژۆشک و پزیشکەکان بە دەر لە شوێنی تایبەتی خۆتان نەخۆشخانەتان هەیە، ڕۆژانە کە سەردانەکەن لەوانێ هەموو ڕۆژێک تۆ ئەو ڕۆت نەبێ و گرفتێکە بێ، پێشوازی تۆ چۆنە بۆ نەخۆشەکانیان بۆ کەسوکاری نەخۆشەکان؟ زۆر سوپاسانەکەم بۆ تەوەرەکە، سوپاسانەکەم بۆ پێشوازیتان. خۆی بە حکمی شەکە ئێمە کاوەی لە نەخۆشخانەی هیوا داوامی بەیانیان واناکەین، یعنی مەگەر سەرەتای یەکەم بینینمان بێ لەگەڵ نەخۆشەکانە کە یەکەم سەردانیانە بۆ نەخۆشخانە، کاتەکانی تر کە ئێمە تقریباً هەروەکو خێزانمان لێ هاتووە، بۆیە زۆر جار پێشوازیمان هەر پێشوازیەکی با بڵێن زۆر ڕسمی و پزیشکوین نییە سەرتا کە دەست پێکەین، زۆر جار بە قسەی خۆش و زۆر جار بە ڕوویەکی تر و زۆر جار هەر بەو ڕۆژانی تەمان هەر نەخۆشێک جۆرێک تەسەڕفمان هەیە لەگەڵ لەوە چێ لەگەڵێکیانە جۆرێک لە گەمەوگاڵتەمان هەبێت کە دەست پێکەین، جۆرێک لە قسەمان هەبێت، جۆر لە ئینمان هەبێت، بۆیە زۆربەی کات بە تایبەتی لەو شوێنەی کە ئێمە بە تایبەتتر ئەوانەی کە زۆرتر هاتوون و یەکەم سەردانیان نییە ڕەنگە ئاسانتر بێت تۆ تا ڕادەیەکی زۆر ڕاهات بن لەگەڵنەکە، بەڵام ئەوانەی کە سەرەتایانە و یەکەم سەردانیانە دایمەن ئەبێ بە ڕوویەکی گەشتر بە شێوازێک دەست پێ بکرێت کە زیاتر دوور بێ لە وەزعەت جددیەکە با بڵێن باسی نەخۆشەکەی بکەناتن دەست پێک بە جۆرێک بێت کە سەرنجی ئەو ڕابکێشید لە دووری خەیتەوە لەوەی کە بۆچی هاتووە تا ئەو کاتەی دەست پێکەیت و وردەورداچنە ناویشەکە بۆی بە ڕۆیەکی گەشتر دەستگەر دەستان خۆش بێ. بەڕاستی ئێوە جێگەی شانازین، من هەموو کاتێوتومە هەل لە بەڕێوبەر و هەموو پزیشک و هەموو ئەو کەسانێک کە لە نەخۆشخانەی هیوا کارەکەن جێگەی ڕێزن، جێگەی ئەوە سپاسان کەین لەبەرەوەی ئێوە بە شەو و بە ڕۆژ لە خزمەتی نەخۆشەکانان بۆی کە زووتر چارەسەر وەرگرن، ئەمە جێگەی شانازیە. بچینە لای تەوەرەکەی ئەمڕۆمان دکتۆر باسی کەم خوێنیەکەین، ئەتوانین سەرەتا پێناس هەیە بۆ کەم خوێنی بکەین؟ دەمەن کەم خوێنین بریتێ لە کەمبوونەوەی خوێن کە چەند با بڵێن چەند قیاسێک هەیە بۆ ئەوەی کە سەرەکی ترینیان ئەوەیە کە خوێن پێکهاتەی کە دروسە بێتوانە چۆن قیاسەکرێت بە هیمۆگلۆبین. زۆر جارەوەی کە هەمانە لە ناو خەڵکیە ئەبینرێت و ئەوانە تۆزێک دوورە لە لایەنە زانستێکەوە. ئەوەی کە هەیە کەم خوێنی ڕێژەی دابەزینی خوێنە لە لەشی هەر تاکێکە بە جۆرێک کە ببێتە هۆی ئەوەی کە توانای گاندنی ئۆکسسیجین بۆ لەشکەم بێتەوە، چونکە ئەزانین کە خوێن و مانەوە و چست و چالاکی هەموو کەسێک بەندە بە خوێنەوە لە ڕێگەی هیمۆگلۆبین و ئۆکسسیجین و شتەکانی ترەگوازێتەوە بۆ هەر بەشێکی لەش، بۆیە دابەزینی هیمۆگلۆبین لە خوێنە بە ژمارە بەپێی تەمەن و بەپێی ڕەگەز ئەگۆڕێت. یعنی بۆ نمونە ئەگەرێمە لە گەورە ساڵانە حساب بکەینەوەنە، ئەگەر لە پیاوانە قیاسێک هەیە ئەڵێ تا 13.5 ئەمە طبیعیە، ئەگەر بێتە 13.4 بە کەم خوێن حسابە، لە ئەفرەتانە ڕێژەکە تۆزێک کەمترە لە 12 حسابکرێت. جا ئەمە بەپێی بۆیە بەپێی ڕەگەز و بەپێی تەمەنیش گۆڕاوە، ینی لەوەچە لە مناڵێک کە تازە لە دایکە بێت هەتاوەکو گێتە مانگ و دوای تا ئەگێتە ساڵ و دوای لە ساڵ بۆ 6 و دوای زیاتر ڕێژەکانە گۆڕێ، گرنگەوەی لەو ڕێژەی بەپێی تەمەن و ڕەگەز کەمتر بێ پێوترێت کەم خوێن. زۆر باشە با بینە سەر هۆکارەکانی کەم خوێنی ئەو هۆکارە سەرەکیانە چین کەواکات لە هەردوو ڕەگەزەکە کەم خوێنی ڕووبات. ئەوەی کە گرنگە پێش ئەوەی کە بچنە سەر هۆکارەکە زۆر گرنگە بزانێتوانە کەم خوێنی خۆی بە نەخۆشی داناندرێت. ینی بۆیە زۆر جار کە ئەبینین وانە
زۆر جار کابینە یەکسەرکە دەست پێەکە نەخۆش یان ئەو کەسەی کە کەم خوێنە ئەڵێ دکتۆر چارەسەرم چییە؟ بۆیە وەڵام ئێمە تۆزێک ئەوەستێتە سەر ئەم پرسیارەی تۆ چونکە کەم خوێنیش نیشانەیەکەی ناویەکێک لە نەخۆشیەکانە. هۆکار زۆرە بۆ کەم خوێنی، ینی هۆکار ئەگەر بژمێرین لەوچێ سەدان بژمێرین بە پێی هۆکار بە گروپ بیژمێرین لەوچێ ببن بە چەند گروپێکەوە بە 3 گروپەوە. سەرەکیترین و باوترین هۆکاری کەم خوێنی لە هەموو جیهانە کەم خوێنیە بەهۆی دابەزینی کەمی ئاسنەوە. تەمان ئەمانە ئەگەر بینە سەری با بڵین لەم جۆرەیانە تەمان لە ئافرەتانە کەم زیاترەوەکەوەی لە پێوانە بەهۆی ئەوەی کە لە ئافرەتانە سووری مانگانە هەیە و زۆر جارکە زیاد بوون لە خوێنە ڕووەدا و کاتە بێتەوەی زیاتر لە ڕۆیشتنی مادەی ئاسن و زیاتر دابەزینی خوێنەکە. هۆکارەکانی تر زۆرن ئەو نەخۆشە درێژخایانەی کە لەگەڵ هەر کەسێکە هەیە دابەزینی هەندێک لەو ڤیتامینانەی کە لەشی ئینسانە هەیە وەکو B12 وەکو فۆلیک ئەسید و وەکو پەککەوتنی گورچیلەکان و هەر ئەندامێک لەشە تا ئەو حەدێ ئەگەینە ئەو نەخۆشیانەی کە بەداخەوە زۆر جار کە دێتوانە ئێمە ئاتەن لە باوترینەوە دەست پێەکەین بۆ دەگمەنترین. بۆیە زۆر جار نەخۆش کە دێت و ئەوانە ئەجا هەر ئەمانوێت لەم فکرەیدا ببڕین کە هەموو جا دێت ئەم مستەڵاحەش بەکارەهێنێتوانە دکتۆر نەخۆش فەحسەکانم پاکە یان پیسە. زۆر جار ئەوە بڵێن کاکە لە زانستەوا بڵێن شتێک نییە پێوترێ فەحسێکی پاک و فەحسێکی پیس، بەڵام ئیمکانە بڵێن ئەم کەم خوێنێ بەرەوەم هۆکارەمانە بە ئەو کەم خوێنێ نیشانەکان و شتەکانی تر و بە پێی لێکدانەوەیەکی زۆر بە پێی هەندێک لەو پیشنیانەی کە ئەکرێ بڕێن بە هۆکارەکان. جاری وا هەبووە کەم خوێنیەکی زۆر کە لە ڕادەیە کە پشکنینێکی کردو هەروە بەڕۆتین با بڵێن بینیوتە لەوچێ نەخۆشێکی قرس دەرچوو بێ، بەڵام لەوچێ کەم خوێنێکی زۆریش بە شتێکی زۆر بەسیت بێ بۆ نمونە کابرا هەبێتوان. جا گرنگە لەمانەیە بە وردی بە دوای هۆکارەکەیە بڕۆینەوەوانە بە پێی تەمەن بە پێی ڕەگەز بە پێی ناوچە بە پێی باوی نەخۆشی بۆ نمونە ئەگەر تۆ نەخۆشێک بێت لە مووسڵەوە لەوچێ جیاواز بێ نەخۆشێک بێت لە سلێمانیەوە بێت کەم خوێنیە بێتوانە لەبەرەوەی دابەشبوونی مەسایلی ئەو جیناتەی کایە بۆ نمونە نەخۆشیەکمانەیە کەم خوێنێکی بۆ ماوەیە پێوترێت سکڵ سێلزیس لە ناوچەکانی بۆ نمونە مووسڵ و بەرەو کورد بەرەو ڕۆژاوا و بەرەو ئەومەندخانە بەرەو سەر و بەرەو هەتا سووریا شوانە باوترن وەکلەوەی لە سلێمانی لەوچێ من تا ئێستا نەخۆشێکم نەبینی بێت. لەوانەیە هەڵگرم یەک دوو چەندانەیەکی کەممان بینی بێت هەر بە زۆربەی دکتۆرەکانیش، بەڵام لەوێ زیاترە بۆ لەبەرەوەی ژن و ژنخوازیەکە لەوچێ کەمتر بێت بەرەو ئەم لە هەر لەوێ بێتوانە بۆیە جیناتەکەش لەوێ باو بۆیە هەر بە پێی جینات و بە پێی وراثە گواستراوەتەوە لێ زۆر کاتە بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەر. باشە دکتۆر وتی کەم خوێنی وەکو نەخۆشیەک دەستنیشان نەکراوە کەواتە تۆ ئەبێ نەخۆشیەکی کەت هەبێ ئەنجا کەم خوێنی و توش هەبێت ئەو نەخۆشیانە چین درێژخایانەکانن یاخود چ نەخۆشیەکە کە ئێمە تووشی کەم خوێنیەکە؟ ئەکید ئێمە وەکووتمان با بڵێن نیشانەی نەخۆشیەکە نیشانەی نەخۆشیەکە یعنی ئەگەر بۆ نمونە هۆکار وەرگرین وەکو وتمان کەمی ئەو مادانەی کە دەوریان هەیە لە دروستبوونی هیمۆگلۆبین و لە خوێنە بۆ نەکەمی ئاسن و ڤیتامینەکانە بۆ نمونە پەککەوتنی ئەندامەکانی لە شۆک و گوچیلۆمانەیە بۆ نمونە ئیمکانی هەیە مشکی نەخۆشێک هەبێ بۆ نەتەهەیجی خۆڵۆنی هەبێ بۆ نەخۆشیێکی درێژخایانی هەبێ نەخۆشێک هەیە بۆ نەقورحەی مایدەیە خوێنی لێ ئەچێت نەخۆشێک هەیە بۆ نەیەت تۆ مشکلەی مژینی هەیە لە ڕیخۆڵە و لە هەر بەشێکە بەڵام لێرەکە لە هەر بەشێکی دوانە لە ناو گەدەیە یان لە ناو ڕیخۆڵەیە یان لە کۆتایی ڕیخۆڵەیە بێت لە هەر شوێنێ چونکە هەر مادەیەک شوێنێکی تایبەتیە بۆ مژین کە تو هەر خواردنیەکە خۆی بۆ منە کابرا گۆشتێکە خۆت لە ناو ئەم گۆشتەیە بۆ نمونە سەرچاوەیەکی سەرەکیە بۆ ئاسن سەرچاوەیەکی سەرەکیە بۆ B12 بۆ نمونە B12 لە شوێنێکی ترا ئەمژرێ ئاسن لە شوێنێکی ترا ئەمژرێ لە هەر یەکێ لەو ڕێڕەوانەوە ئیشکالێتمان هەبێت لە مژینی ئەو مادانە بۆ ناو خوێن ئەبنە هۆی دابەزینی ئەوە بێتە هۆی دابەزینی خوێنی هەر کەسێک کە بێتوان ئیمکانی هەیە هەرچەنە لە کۆمەڵگەی خۆمانەکەمە بۆ ناگەر لە کۆمەلگەکانێک کە ئەو وڵاتانەی کە فەقیرن مەوزوعی بۆ نەبەت خۆراکی هەیە بۆ نەخۆراک دەست ناکەوێتوان یەکێک لە هۆکارەکانە بۆچی چونکە تۆ کەم ئەخۆیت کەواتە کەم ئەو ڕۆژان ئەو کەمیەتە پڕ ناکەیتەوە کە ڕۆژانە دەبێت دەستکەوێت لە هەر مادەیەک لەوانە یان لێ چون بۆ نەخوێن
با بڵێن نەزیفیان خوێنبەربوون چی لە بۆ منە لە میزڵان بێ چی لە ڕێڕەوی گوچیلە بە هەمویانەوە بێت چی لە ڕیخۆڵە و لە گەدە و لە ئەوانەیە بێت چی با بڵێن خوێنبەربوونێکی یافتەیان بێت سوڕی مانگانیان زۆر بێمانە هەمویان هۆکارن دەڵان بەپێی ئەو پرسیارانەی بەپێی ئەو نیشانانەی ترکە لە نەخۆشەکەیە هەیە تۆ ئەتوانی بەپێی ئەوە پشکنی بۆ نەخۆشەکە بکەیت و بگەی بە تشخیصی ئەخیری خۆت. زۆر باشە ئەگەر کەم خوێنی لە کەسێکا هەبێت ڕنگدانەوەی چی ئەبێت لەسەر ئەندامەکانی جەستی ئەو نیشانانە چی ئەبێت لەوەی کادر ئەکەوێت کام کەسە تووشی کەم خوێنی بووە بەپێی دابەزینی خوێنەکە طبعاً دەرکەوتنی نیشانەکان ئەگۆڕێت یعنی ئەگەر هەتا دابەزینی طبعاً بەپێی ڕێژەکە تا زیاتر دابەزێ نیشانەکان زیاتر دەرەکەونەوەن لەوانەیە نەخۆشەکە بۆ نمونە لە دکە دەست پێەکە طبعاً خەڵکی لەناو خەڵکاوا باوەکاڵێ زەرد بۆتەوە بەڵام لە ڕووی علمیەوە توانای بڵین بەعکسەوە بڵین سپی بۆتەوە یان بڵین کاڵ بۆتەوە تەواوترە ڕەنگی کاڵە بێتەوە ئەگەر سێکەی زۆر جار ئەڵێ دکتۆر وڵای من زۆر نیشانە دەرکەوتوە لە دەموچاوم لەبەرەوەی پێستی ئەگەر پێشتر تۆختر بوو بێتوان لەو چێ دەرنەکەوتوێت کە کاڵە بێتەوە گەر شتێکی تۆختری شەوێ لە دەموچاوی بۆنە لە شوێنە دەرەکەوێتوانە ماندوو بوونە لە بەپێی دابەزینینەکە بە تایبەتی لە کاتی ڕۆیشتن یان لە سەرکەوتن بۆ ناگەر لە قادرمەیەک سەرکەوێت لەو چێ هیلاکیەکە زیاتر بێ دڵی پەلەپەل بکە لەوانەیە ئیتر بەپێی هۆکارە جیاوازەکان بۆ نمونە ئەوەی کە باوە زۆر جاردێن بە تایبەتی لە ئافرەتان ئەگلەی لێکرێڵە دکتۆر من پرچم زۆر ئەوەرێ ینی لە هەندێک لە هۆکارەکانە ئیمکانی تایە کە خەژوەرین دروست دێ بە تایبەتی ئەگەر کەمی ئاسم بۆ ماوەیەکی درێژ هەبێت ئیمکانیەوەی کە لەسەر پێست دەرکەوێت لەسەر نینۆکەکان دەرکەوێت نینۆکان تەنک و ناسک بن ئیمکانی تایە لە ناو دەم و لە سەر لێ و لە گۆشەکانی دەما مشکلە دروست بێ ئیمکانی هەیە لە قودانە مشکلیان بۆ دروست بێ لە دواترە جا ئەمە بەپێی تەمەنیش ئەگۆڕێت ینی ئەگەر بۆ نەخۆشێک هەبێت نەخۆشی دڵی هەبێتوانە ئەو کاتە زیاتر دەرئەکەوێت لەسەر ئەو کە خۆشی ئیشکالێکی تری هەیە لەگەڵ یا بۆیە زیاترە بێتوان لەسەر مناڵ ئیمکانی هەیە لەسەر بیرکردنەوە و هۆش و وریاییان زیاتر بێتوانە ئەوانەی کە زیاتر تەسیر لە هۆش و وریایی و نەکانیان ئەکەن لە مناڵانە زیاتر دەرەکەوێت وەکەوەی لە گەورەیە دەرکەوێتوانە بۆیە زۆر بەیجار کە دێن ئەڵێ دکتۆر من ڕەنگم زەرد بۆتەوە باشە دکتۆر زۆر جار ئێوەی پەڕێزەڵێن پشکنین زۆر گرنگە بۆ کەسی ئاسایی ئێمە تا تووشی گرفتێک نەبین ناچین بە دوای بڕۆین بەڵام پشکنین زۆر جار بۆی کە تەندروستی خۆم بزانم چۆنە پشکنینی خوێن بەردەوامەکرێ زۆر بەرز بێ زۆر خراپە زۆر نزم بێ زۆر خراپە کەواتە ڕێژەی نۆرماڵی خوێن شوێنە بۆ کەسی ئاسایی تووتی لە پیاوانە جیاوازەوە لە خان ئەوەی کە دیاری کرا وەکو وتمان زۆر جار ئێمە گوێمان لە ینە کە بێ کاڵێن پشکنینی عامەکەی بۆ نمونە پشکنینکردن تاوان شتێکی باشە جاری وا هەبووە چەندین جار بینیمانە کەسێک هەبووە من لەوچە جاری وا بووە لە مەجلیس و کۆبوونەوەکە بۆ شوێنێک ڕۆیشتون بە سوتفە کەسێک شتێکی پیشم داوتێت وڵا دکتۆرم فەحسانم کردو ئەتوانین سەیرێکی بکەی بۆ مزان چیە لەوە شتی ترمان بۆ دەرکەوتووە بەڵام ئایا لەسەر چی ئەساسێک پشکنین ئەەکەیتوانە تۆ لەوە چێ بە سەدان بە هەزاران پشکنین هەیە تۆ ئەڕۆی چی ئەەکەیتوانە شتێکمان نییە پێوتێت پشکنینی گشتی بەڵام باشتر وایە بۆ نم سەردانی پزیشکێک بک بۆ نمونە پزیشکەکە بە پێ ئەو پرسیارنەی بە پێشتانێکە پێڵێ بۆ پشکینەکانی بۆ دیارێکە ئەمە بکەی باشە ئەوە بکەی باشە ئەو کاتە بەپێی وەزئی نەخۆشەکە قەرارەدا کە چی پشکنیە بکە لەوانەیە پیاوێک بێت یان ئافرەتێک بێ پشکنینەکان جیاواز بێ لەوانەیە پیاوێک بێ لە تەمەنی 6 ساڵە بێ لەگەڵ گەنجێکە تەمەنی 30 ساڵ بێ جیاواز بێ لەوەی کە تۆ پشکنینی بۆ بکەیتوانە جا بۆیە ئیمکانیتیان لەوانەیە ئێمە بۆمان دەرکەوێت کە سەیرەکەین نەخۆشەکە کەم خوێنە ئەجا ئەگەر دەرکەوتنی نیشانەکان بە پێی توندی و درێژخایانی کەم خوێنەکە شەگۆڕێ لەوانەیە دوو نەخۆشمان بۆ بێت هەردووکیان با بڵێن هیمۆگلۆبینەکانیان نوێ یەکێکیان سەیرەکەی زۆر هیلاکە یەکێکیان سەیرەکەی نائاساییە هەر ئاساییە و مەگەر بۆ نمونە ڕێکردنێکی زۆر یان هەوراز بێ یان قادرمە بێت نیشانەکانی دەرکەوێت بۆ لەبەرەوەی لەشی مرۆڤ لەگەڵ ئەگەر حتاوەکو مدەی درێژخایەنتر بێت ڕادێ لەگەڵ کەم خوێنەکەیە بۆیە کەمتر هیلاکە بێتوانە بەڵام ئەو کەسەی کە لەوانەیە لە ناکاوت بۆ نمونە تووشی نەزیفێک بێت یەکێکە بینی بۆنە زۆر جار لێمە لە بەشی فریاکەوتن بینیمانە کەسێک هاتووە تووشی
خوێن بەربوونی گەدە و ڕێخۆڵە ئەو شتانە بووە سێرەکە هەر کە ئەیبینی دێتە ناو فراکەوتنەوە تۆ کە ئەیبینیت هیلاکە ئیتر بەپێی زۆری و کەمی خوێنەکە حتا ئەگەر کەمیش دابەزی بێن هەستی پێکە بۆ لەبەرەوەی زۆر لە ناکاو دابەزیوانە و هێشتا لەشی ئەو کەسە تەحملی ناکا بۆ کەم خوێنێک شتێکی ترمان هەیە ئەگەر لە دواییە بۆ نمونە جاری وها بۆ ئێمە پشکنین کراوە پیاوێک هاتووە ئافرەتێک هاتووە تەمەنی 6 ساڵە 7 ساڵ ئەڵێ کاکە تۆ هەڵگری فەلەسیمیای ئەڵێ دکتۆر من تا ئێستا تەمەنم 6 ساڵە هەر هیچ کێشەم نەبوو بەخوا تازە سەردانی دکتۆریشم نەکردووە بۆیە ئەمە زۆر جار ئەمە هۆکارە بەڵام لەبەرەوەی هەڵگرە و لەبەرەوەی درێژخایەنە کەم خوێنیەکی لەگەڵایە بەڵام تا ئێستا پێی نەزانیوە و ڕنگدانەوەشی لەسەر شخصێتی لەکو خۆی نەبوو وەکو هیلاکبوون و هەستی پێ بکاتوانە لەوانەیە یەک تۆز هاتوێتە خوارەوە کەم خوێنەکەی یان جاری وایە هەر کەم خوێن نین شتی تر قیاساتی ترمان هەیە لەناو پشکنەی کە ئەکرێتوانە پێزانی کە تۆین ئەیتر پرسیارەکان ئەڵێ ئەی دکتۆر ئەمە گرنگی چییە بۆ من زۆربەی جار ئێمە ئەڵێن ئەمە هەڵگرە زۆر گرنگە بیزانیت یعنی کۆمەڵگە حکوومەت خێزان ڕزگارەکە لە دەردەسەرێکی زۆر گەورە بۆن ئەگەر بۆ خۆی کێشەی نێوەکوین نە بە نەخۆش حسابە نە چارەسەری ئەوێ نە سەردانکردنی پزیشکی شێوە بەڵام زۆر گرنگە بۆ ئەوان مناڵیان ئەبێتوان کچێکی ئەبێ کوڕێکی ئەبێ زەواجەکە ئەگەر ئەم هەڵگر بێ ئیمکانی 150 شێکە ئەو هەڵگر بێ ئەگەر یەکێکیان هەڵگر بن ئەگەر ئەم زەواجی کرد لەگەڵ کەسێکە ئەگەر بۆ نمونە ئێستا زۆر باشە پشکنینی پێشوەختە ئەکرێ بۆ کاتی زەواج ئەگەر بۆ نمونە جاری وا هەیە زەواجەکە لە شوێنێکی ترەکە جاری وا هەیە بێ ئاگاییەک ڕۆدات ئەگەر هەردووکیان هەڵگربوون و کاتە کێشەیەک دروستە بێتوان ئیمکانی هەیە مناڵیان بێت و مناڵەکە توشبووی تەلەسیمیا بێت ئەوانەی کە ئەیبینین ڕۆژانە ئەیان بینی لە سنتەری تەلەسیمیا خوێنیانتی ئەکرێنە ینی بارگرانیەکی قورسە لەسەر خێزانەکە بارگرانێکی قورسە لە ناو لەوچێ کەس و کار و کە ئەیبینی توانە لە زۆر ڕۆ ئەگەر لێکدانەوەی بۆ بکەیتوانە و بارگرانەکە ئەژماری ئێستاگەر ئێستا سەرژمێری بکەی بزان چەند نەخۆشی تەلەسیمیا هەیە بە سوپاسەوە ئەو تیمەی کە لەوێ هەنوانە ڕێژەی تەلەسیما وەکو توشبوون زۆر کەم بۆتەوە ئەگەر وەکو جاران بمایەتەوە کە پشکنینی پێشوەختە نەبووە بە ڕێکپێکی ئەوەی کە ئێستا ئەکرێتوانە ئیمکانی تا ئێستا چەند پزیشک و چەند کارمەندن ئیمکانی تا بە دوو قات و سێ قاتیش فرا نەکەوتنای ئەوەی کە ئێستا هەیە ئەوانە کەواتە ئەم جۆرە شتانە تۆ کە ئەزانیت هۆکارێکی بۆ ماوەی لە خێزانەکە تا هەیە و بیزانی توانە زۆر گرنگە بۆ داهاتووی مناڵەکانت جادێک تۆ زۆر جارەیە لەوەی کە بیستمانە ئەڵەن شەربەتی مێوش بخۆ بۆ بەرزبوونەوەی خوێنە زۆر باشە و لەگەڵ جگەری برژاو کە ئەم دوانە زۆر ئەیبیستین ئەمە لە ڕۆزانستەکەیەوە بەڕاستی ڕاستە ئەم دوانە ڕێژەی خوێن بەرزەکەنەوە خۆی هەندێشت غێر مباشرۆک و ڕێکلامی لاتوە تەمەن بۆیە ئەوە زۆر جار لەسەر هۆکارەکەی پێشوەختە ئەمە زۆر جار نەخۆش بە هەڵەیە باتوانە چونکە جاری وا هەیە وەکو پێتەڵێم ینی باوەکە نییە بەڵام گرنگە تۆ هەر بچی بە دوای هۆکارەکە بزانین هەتا هۆکار نەزانی چارەسەر ناکرێت لە کەم خوێنی ڕاستە بۆیە زۆر جار ئەم بیرکردنەوە باوانەی کە لە کۆمەلگایە هەیە نەخۆش دوا ئەخا لە دەستنیشانکردن و چارەسەر و لەوە چێ شتی ناخۆشی بەدوایە بێتوانە ئەڵێن ئەمەم خوان بۆ هەندێک جۆری تایبەت بۆ نمونە ئەگەر کابرا کەم خوێن بێ و ئاسنی کەم بێت ئێمە ناڵێن مێوش گۆشت سەرچاوی سەرەکی بۆ نمونە بە تایبەتی لە جگەرە ئەگەر کەسێک بۆ ڤیتامین B12 کەم بێت بۆ نەڵێم بەڵێ گۆشت بخۆ ئەگەر بۆ نمونە هیچ کێشەیەکی نەبێت نەفەری وا هەیە بۆنە لە سەردەمی ئێستامان لەوچێ ڕەجیمکردن باو بێت گۆشت ناخۆن زۆر جار بوون ئەگەر کەسێکمان هەبێ هیچ سەرچاوەیەکی بۆ نمونە حیوانی نەخۆڵەتایەتی گۆشت ئیمکانیتە چەند ساڵێکی ئەوێت لەبەرەوەی زۆر ڕۆژانە کەمە چەند ساڵێکی ئەوێت تا ئەبێت بە کەم خوێن کاوەکو ئەو ڕێژێدا ئابەزی ئەبێ بە کەم خوێنی و دواتر ئەتوانی بەڵێ بەوە تاویزی بکەیتەوە بەڵام لەگەڵ چارەسەرە وەکو تەقویەکە وەکو بەهێزکردنەکە بۆ چارەسەرەکەی بەڵام ئەی باشە ئەگەر هۆکارەکە بۆ نەدابەزینی جۆرێکی تر لە ڤیتامین B پێ بێتەوە فۆلیک ئەسید ئەی خۆ سەرچاوی سەرەکی ئەم گۆشت نییە سەرچاوی سەر بەعەکسەوە سەوزەیە لە سەوزەکانەوە زیاتر دەستمانەکەوێتەوە کارە بۆیە زانینی هۆکار زۆر گرنگە بۆ ئەوەی کە تۆ بتوانی ڕێنمایی هەم وەکو چارەسەر بدەی هەم ڕێنمایی خۆراکیش بدەی بە نەخۆشەکە لەوانەیە هۆکارەکە خۆ لەوە چێوە نەبێت هۆکارەکە لەو چێپەکەوتنی گورچی لەبێت نەخۆشمانە بۆ هاتووە سەرەکەی هیمۆگلۆبینی گەیشتووە بە 5 بەڵام لە سەرەکەی
با بڵێم پشکنەکانی کراتینینی گورچیلەشی سەرەکەی گەشتۆ بە 10 بە 12 تا کە سەیری ئەەکەیت طبعاً ڕەنگەکەی چۆنە ڕەنگی تاو کاڵ بۆتەوە و جۆرێکی ترە وا دەرەکەوێت بەڵام لەوچێ بۆ پزیشکە کە بیبینێت ڕەنگەکە جیاوازتر بێت لە کەم خوێنەیەکی ئاسایی تر کە بە هەمان ڕێژە هات بێت بۆ نەخۆشەکە سەرەکەیمەوە ئەو کاتە لەوێ پارێزکردن و ڕێنمایی خۆراکی جیاوازترەوەک لەوەی کە هۆکارەکە لەم لە چییە بێتوانە بۆیە زۆر گرنگە پێش ئەوەی بڕیار بدەیت کە چی بخۆیت و چی بکەیت بە دوای کەم خوێنەکە بچی هۆکارەکە بزانی دواتر بە پێی هۆکارەکە ڕێنمایی خۆراکی شوەرەگیرە زۆر باسان جا دکتۆر وەڵام من ئەو نمونەیەک هەیە هەر لەسەر خوشکێکی خۆم بەڕاستی فترەیەکی زۆر لاواز بوو ینی دەم چاوی تەواو ڕەنگی تێکچوو وەزعی زۆر خراپ بوو ینی بەداخۆ زۆر جار تۆی و کەسوکار دەست دەکەی شتێکی خراپێ بەس دوای پشکنینەکان بۆمان دەرکەوت کە پشکنینەکانی باشە یعنی ڕێژەی ئەوانەی کە پشتین پزیشکەکە بۆی کردووە هەموو گرفتەکە چوە سەر B12 ڕاستە بۆچی ڤیتامین و کانزاکەنە منە کاریگەریان هەیە لەسەر جەستەوە خوێن ئەو کەم خوێنیش بۆ خوشکم زۆر کەمیش بۆ ڕێژەکەی لەبەرەوەی لە دروستبوونی سەرەتای خوێنەوە با بڵێن کە دروستە بێت لە دروستبوونی DNA-ەوە ڤیتامینی B12 فۆلیک ئەسید بەشداریەکەن ئەساسی دروستبوونی هەرینێک لە مستاواکەی باڵێن لە DNA دەست پێکا و تاوەکو ئەگا بەو خانە پێگەیشتووە تاوەکو دواتر هیمۆگلۆبین و دوای ئەبێت بە خڕۆکە سوورەکان و دواتر دێتە ناو خوێنەوە وەکو خڕۆک سوورەکان و وەکو خوێنە دەرەکەوێت کە تۆ لە نەخۆشێکە وەرەگری ئەی بینی توانە بۆیە لە ئەساسیاتی دروستبوونی ئەو خانەیەوە ئەم بەشداریە کاتوانە و ئەگەر بۆ نمونە B12 دابەزینەکەی ئەگەر چارەسەر نەکرێت و زیاتر بمێنێتەوە بە کەم خوێنیەوە ناوەستێ ئیمکانیتیان نەخۆشەکە بێت سەیرەکەی زۆر درێژخایان بێڵێ من قاچەکانم سڕەبێ ئەو بزەوت قاچەکانم سڕ ئەبێ ئاوسێت ئەڵێ دوای لەو چێت بک زۆر هەر ئەگەر ئەوەندە بۆ نمونە ئیمالی بکەونە چێ بە دوای لەوانێ وای لێبێت بگاتە ئەوەی کە بگێتە حدێک کە با بڵێن دەرکە پەتکی لە پشت بۆ نەبگێتە ئیشکالێک نەگەڕێتەوە دوای نتوانین چارەسەریکەیتوان بۆ لەبەرەوەی لە دەرکە پەتکە وانی زۆر جاوەکو ئەوەی کە لەناو خەڵکە باڵێ فەقەراتمێ نیشانەکانی وەکو دەرەکەوێت سڕبوونی بۆ دروستە بێ ئازاری بۆ دروستە بێ لەبەرەوەی هەر ئەوش لە دەرکە پەتکە و لە پشتەوە دروستە بێت و حاڵەتەکان هۆکارەکان چین یەکێک لە هۆکارە باوەکانەوە کە ئەبرا بۆ نەهایە لە من گۆشت هیچ ناخۆمەوە دکتۆر لە من 10 ساڵ هیچ گۆشتم هەر نەخواردم هەر نایخۆم ئەمە لەوە چێ بیر و باوەڕێک بێ زۆر جار هەمانە بۆ نە لەوە چێ لێرە کەمتر بێ بیر و باوەڕەکە بەڵام لەوە چێ لە وڵاتانی ئەوروپیوانە بیر و باوەڕەکە زیاتر بێ و بوا بیرکاتۆ کە بۆ نە سەربڕینی حیوان و ئەم جۆشتانە گوناحە و من گۆشتی ناخۆم شە بەڵام لەوێ جێگرەوە هەیە جێگرەوەی خۆراکی هەیە کە این کراوە ئەیخۆن و جێ ئەو ماداگرێتەوە کەینەکە مێکی لە هۆکارەکان کاتە لە خۆراکوێ هۆکارێکی تریانەوەیە کە ئیشکالێت هەبێ لە ناو گەدا یان لە شتێک کە پێوترێ ئەو شوێنەی کە ڤیتامینی B12 تامژدە مشکلە لە مژینە هەبێت دیسان لەوێ لە پێوترێ تەرمیناڵ ئیلم لە تقریبا لە کۆتایی پێش کۆتایەکانی ڕیخۆڵاستورەیە با بڵێن لەوێ ئەمژدێتوانە لەگەڵ ئەمە تەمان هەر لە خواردنی بۆ نەپارچە گۆشتێکەوە کە ئەیخۆی توانە هەتاوەکو ئەو کاتەی کە ئەمژدەوە چێتە ناوخۆنەوە چەند فاکتەرێک بەشداریەکەنوان ئیشکال لە هەرێکێک لەو فاکتەرانە هەبێتوانە ئیمکانیتیا بێتە هۆی کەمبوونەوەی ڤیتامینی B12 بۆیە دواتر لە ئەساسی دروستبوونی خوێنەکەەوە کە لە دێنەوە دەستپێکا و دواتر وردە هیمۆگلۆبینیان تەخوارەوە ئەجا خوێندا ئابەزێت و کابرا کەم خوێن دەرەکەوێتوان ئەجا زۆر جار ئەمانە چارەسەریان ئاسان نەخۆشەکە بە خۆشحاڵیەوە گەڕانەوەی بۆ باری ئاسایی زۆر جار خێرایە هەر لە ئەساسە خێرایە بە تایبەتی سەیرەکەی تۆ لە ماوەی 2 هەفتەیە چارەسەریەکەی وەکو بیدای تەواو ئەبێتوانە دەرزی بێیان بە پێوەکارەکە تەمان 6 دەرزی بوو لە 4 دەرزیار ڕنگ و ڕوویان هەر لە 5ەم ڕۆژەوە دەست پێەکە تەمان دروست ئەبێتەوە لە مۆخی ئێسکەوە دروستبوون دەست پێەکە و ئەنجایەکێک لەو شتانەی کە دەست پێکاتەوە لە سەرتاوە یەکسەر خۆی سەکا کە وزەیەکی تیا تۆتەوە وردە و دەخواردنی باشە بێتەوە شتەکان ئیتر وردە تا کۆتاییەگێت و لە مودەیەکی زۆر کەمە ئەگێتەوە بە ڕێژەی ئاسایی خۆی زۆر باشە دکتۆر پەیوەندێکی لە نێوان شێرپەنجە و کەمخوێنی هۆکارێکە بۆ شێرپەنجە یاخودێکی کە لە نیشانەکانی شێرپەنجە هیچ پەیوەندێک هەیە؟ بەڵێ ئەنجا ئەمەگەر ناڵێم زۆر جایمە هەر ئەمانوێ نەخۆش دابڕێنین یەکسەر نەچێتە سەر ئەوەی کە بیر کاتۆ بڵێ شێرپەنجە
طبعا یەکێک لە دەرکەوتەکان یەکێ لە نیشانەکانی شێرپەنجە لەوانەیە کەم خوێنی بێ بە پێی جۆری نەکە لەوە چێ لەوانەیە میکانیزمی دابەزینی خوێن لە شێرپەنجە زۆر بۆ نمونە لە دروستبوونیەوە یا هەتاوەکەوەی کە نەزیف بێ هەتاوەکەوەی کە لەوە چێ بە میکانیزمێکی تر بە تێکشکان لەوانەیە کەسێکی تر بێت شێرپەنجە بێت سپڵی ئاوسا بێت سپڵەکە بە جۆرێکی تر ئەبێتە لەبەرەوەی زۆر گەورە بۆ توانای تێکشکاندنی خڵۆکینەکانی زۆرتر تێکەشکێنێ یان بە میکانیزمی یان لە هەندێک جۆریان لەو چێ مشکلە ئیمتیساس یان مژینی بۆ دروست بێتوان بۆیە لەوانەیە یەکەم نیشانە کە تۆ هەستی پێ بکەیتوانە کە زۆر جاریش بینی ومانە لەوانەیە دابەزینی خوێن بێ ینی من لە کۆتایی ئەو کاتە بوو کە کۆڕۆنا بۆ نافرەتێک هات ئەو بۆ چێکیان کرۆ بۆ کۆڕناکە و دوایڕا پرسیاری کردوانە کەم خوێنێکی زۆر کەمی هەبووان جا زۆر جار کە پرسیارەکەی تۆوانە هەندێک جار شەرم هەیە لە پرسیارەکانە تۆ بۆ نمونە تۆ پزیشکێ پرسی توانە ئەنی تۆ زۆر گرنگە تۆ بزانی پرسیارەکەی توانە ئایا لە پیسایەکە تا خوێنە بینی زۆر گرنگە ینی بە جوانی پێت بڵێتوانە یان پێ لە پیسایەکەت ڕەشە بێ یان لە میزەکەتە خوێنە بینیت چونکە تۆ کە ئەم پرسیارانەکەی هەدەفێکتەیە کە پرسیارەکەکەیت ئەزانین بۆچی پرسیارەکەکەی توان بۆ نێکێ نەخۆشە بەڕێزان کە بیرم دێ کە پرسیارم لێ کردوانە ئافرەتێکی بە تەمەنیش بۆ ڕووی نەهات سەبکەوانە کوڕەکەی با بڵێم برادەر بووانە و دواتر کە ڕۆیشت و پشکی نوشتەکانم بۆ نووسی تەلەفۆنی کەوتی وڵای دکتۆر وایە بەڵام دایکم لە ڕووی نهاتۆ پێت بڵێتوان دوای کە چوین لەسەری و فعلەن شێرپەنجەی با بڵێن کۆڵۆن دەرچوو بەڵام بەس ئەوەی کە ینی زۆر جێگەی دڵخۆشی بوو لە سەرەتایە بوو لە خۆناغی سەرەتایە بوو دەستنیشان کرا و چارەسەریشی بۆ کرا و ئێستا تاوەندەی کە ئاگام لێ بە هیچ کێشەیەکی نەبوو دواتر ئەمە چەندین جارشتی تریش هەبوو تەمان هەم بەم شێوانە کە گرنگە تۆ بزانی توانە بۆیە زۆر جار لێرەیە تووشی شتێک دەینوانە چونکە جاری وایە هەندێک لە کەم خوێنی ئەمێنێتەوە یعنی دەستنیشانکردنیان زۆر قورسە هەر لە هەموو عالەمە نسبەیەکەیە کە ناتوانی بگەیتە دەستنیشانکردن تو هەرچی شتێ بە دوایە چیت بەڕێکپێکی ئەوەی ئێوێ دەستنیشان ناکرد یان جۆرێکیان دوایەوە چونکە بە تەدریج تۆڵێ ئەمە دیاریمان کرد ئەمە هۆکارەکەیە هۆکارەکەشمانەوە جاری وایە ئێمە زانی کەم خوێنە بۆی کەمی ئاسنەوە ئەی کەمی ئاسنەکە کۆینەکەی چێ بۆچی ئێمە بۆ نمونە پیاوێک هاتووە تەمەنی 40 ساڵە خۆ سووری مانکانەی نییە ئەی هۆکارەکەی چییە خۆ خوێن نزیف لە پیاوان نییە بۆیە زۆر هەموو جارێکەکەینە ئەگەر شتێکی ڕوون نەبێتوانە مەجبوری پێشەوەی دیکە دەستکەی ئللا مەگەر خوێنەکە زۆر دابەزی بێت تۆ پێویستکە خوێنی تێ بکەیت ئەگینا پێشەوەی دەستکەی بە چارەسەرکردن ئەبێ بە پێی بڵێ بڕۆ نازورم بۆ بکە هەم هی خۆڵۆن و هەم هی گەدەشم بۆ بکە بۆی بزین هیچ کێشەیەکمان نییە زۆر جار لێرەوە بۆ دەرئەچێ بۆ نە ئێمە نەخۆشمان هەبوو هەر لەم مودەی لەوە چێ من بڵێم کەمتر لە دوومانگە ئێمە نازوری خۆڵۆن و بۆ نەینیشمان کردووە بۆ نەپاک دەچوو توێت هیچ کێشەی نییە بەس تۆ ئەی ئەڵەی هۆکارەکە چی هەرەبێ بچی بە دوای بزانین بۆچی هەبوو دواتر کە چوین بە دوای پشکنی ترمان بۆ کردووە دەرکەوتووە کە جاری وا هەیە بەشێکی لە دوای دوانزەگرێ و لە دوای دوانزەگرێ ئەمەیان تۆ تاوکوین نازور پێی ناگا ئەبێ شتێکت هەبێ بۆنە بە تاریخەیەکین بۆیە نەخۆش بۆیە ئامانج بۆم قسێ بکەموانە زۆر جار نەخۆش بێزارە بێ لەوەی کە پشکنی نەکاتوان بەڵام تۆ ئەبێ بگەیتە تەشخیصی کۆتایەکەت بۆیە زۆر جار لێرە چوین لە سەریوان سیتسکانمان بۆ کرد دەرکەوت کە سیرەکەین لەو شوێنەی کە نازورەکە پێی ناگاتوانە کە بە ڕایشکردن لەگەڵ پزیشکی پسپۆری هەرسوو گەشتگەرە بە شێوەیەکتر نازوری بۆ کرد و گەیشتنەوەی کە فعلەن ئەمە شێرپەنجەی هەبوو لە دوانزەگرێ و ئێستا سپاس بۆ خوا نەشتەرگەری بۆ کرا و خەریکی چارەسەری دەستەکانە خۆش زۆر سپاس بۆ زانیارەکانی بەدوایەوەی کە هەر کەسێک هەستی بۆ نیشانە نەکرد کە بەڕێز دکتۆر ئاماژەی پێیا بتوانێت بە دوایە بڕات و بۆی کە پشتگوێی نەخات و زیاتر ڕنگدانەوەی نەبێت لە جەستەیە و گرفتی بۆ دروست نەبێ و بتوانێت تەندروستیی باش بێت دووبارە سپاس باش بۆ هەمانە خوازین زۆر سپاس